ئەوەت بردۆتە لای خۆتان تا لێت نزیک بێ وانییە؟ مەمەد لەبەرەوە نیە کە بیری دەکەم بەڵام دەمەوێت لێم نزیک بێ تا هەوڵی هەر شتێکیدا لە بەرچای من بیکە. ئەزەر ئێستا چی بکەین؟ ئەو شتێکە دەکەم جارۆ بیرمان لێ دەکردەوە. کۆتایی عەلی ئاشکرایە. چیرۆکی ئەو بە شەڕ دەست پێ کرد بە شەڕش کۆتایی دێ. ڕۆژێک لەگەڵ ئەو ڕێگا دەگرین. کەسێکیشمان دەمێنێتەوە. ئەوی تریش دەڕوە. تۆ باش لە کوشتن تێدەگەی؟ باسی کۆتاییەکی دەرباز نەبوو دەکەم. ئەیشان خیانەت لە هەموو شتێک دەکا. هەموو شتێک جێ دێڵە و دێتە لای من. کە هاتیش عومەر لە بەرچاوی دەبینێ. ئەو عومەر جێ دێڵێ. دەڵێم ئای جەنگیز؟ دواتر نۆڕیاو دێ. پێشتر هیچ کلێنێکمان لە نێوانیان دەنەدۆزیەوە. بەڵام ئێستا هەم لەگەڵ ئەیشان هەم لەگەڵ عەلی نێوانیان تێک چووە. ئیتر دەتوانین بە یەک گول لە هەموو چۆلەکان بکوژین. دەمام ترسێنە؟ چ جۆرە گولەیەک؟ دەبێ هەنگاو بە هەنگاو بە شوێن پێخۆناویەکانی ئەوان دانە دانیان خیانەت لە زەنگیش بکەمەوە. ئیتر لە کۆتایی تێدەگا لەو شتێ لە عومەری کرد. چونکە عومەر چی بەسەر هات هەمووی دانە دانە و هەنگاو بە هەنگاو بەسەر ئەوان دێنمەوە. بەڵام تێناگە بۆ دەلات گرینگە؟ چونکە ئەمە چیرۆکەیە شەرمین. کەس تێدە ڕاستەکان نازانێ. هەر کەوان تێگەیشتن لەو شتێکە کردویانە ئینجا من لە دانە دانیان تێدەگەم. کامیان ڕاستیە؟ کام عەلی؟ کام جەنگیز؟ یان کام ئەیشان؟ ئەیشان لە ژوورەوەی؟ ئەیشان؟ یەک دەقە جل لەبەر دەکەم. دیارەکەم بۆ هێناوی. شتێکی چۆنە؟ هیچ نازانم. شتێک بەسی خۆم دروستم کردو. ئێستا دەیبینی؟ پێم وتی حەزم لە دیاریەکە. پێمە ژوورێ؟ جارێنە؟ ئەیشان؟ ها؟ دەی بیرت دەکەم. منیش بیری تۆم کردو خۆشەویستەکەم. مەزادێکتر یەکێ لەو بەرهەمانەی کە لە کۆنەوە گرنگی پێدراوە 150 ساڵەمە بەر دروست کراوە لە جۆرەکانی دوڕ و مەرجان و گەوهرە. یەکێ لە گرانبەهاترین خرخاڵەکانە. بە درێژایی چەندین چاغ خرخاڵێکە لە کۆندا پاشاکان بۆ شاژنی پاشاکانی تریان دەنات بە دیاری بۆ دەربرینی خۆشەویستیان بۆ یەکتر. ئەوە هەوە ئەو سیرکە خرخاڵێک کە تەنها شایانی شاژنانە. دەموێ بەدەستی خۆم لە پێتی بکەم. چۆنە؟ باشە؟ بەڵام هەز ناکەی نرخەکەی زۆر گران دەبێت جەنگیز. مەزادی خرخاڵە تایبەتەکە دەست پێ دەکەم. مشتری 100,000 لیرە هەیە. هەیە زیاتری پێ بدە؟ بێگومان 150,000 لیرە هەیە. لە جەنگیزەکەی دەرناچێ. 160,000 لیرە هەیە. ئەو هاتیوە دەبێت لە دەست عەلی گرگز ڕزگاری بێکوڕە؟ ناتوانێت کاکە. کوڕە بۆ خاتری خوا با یەکجار ڕاستی بڵێن. دەتوانێت ڕابکە. ئەو هەتیوە دەتوانێت لە ژێر دەستم ڕابکە. باشە دەبێ ئەو هەتیوە لە دوای ڕاکردن نەگەڕێتەوە پێمەوە نەدا؟ دەتوانێت کاکە. ناتوانێت. ئاخ تەفۆ ئاخ دەبڕە بابچین باوکەجیان بدۆزینەوە. 200,000 لیرە هەیە. تۆ دڵنیای وانە ئەو خرخاڵی دڵی ئێشان چاک دەکاتەوە ها؟ دڵنیاش بم ئەو بڕەپارەیەت نێبیکرێت جەنگیز. ئەوە قسەی دەکەی بێگومان نا. ئەوە تا 250,000 سپاسی ئەو بەڕێزەی پێشەوە دەکەین کە گەیاندێت 250,000. مشتری هەیە لە 250,000 زیاتری پێ بدە؟ بیفرۆشمە 250,000 لیرە؟ خرخاڵێکی بە نرخی شوێنەوار بە 250,000 لیرە دەفرۆشم. کەس نییە؟ بیفرۆشم؟ 300,000 لیرە هەیە. ئەو بەڕێزەی پشتەوە 300,000 پێ دەدا.
ئەوە چی دەکەی جەنگی زۆرەوە سەرخۆت؟ هەر دەبێ بۆتی بکڕم دەیکڕم. چێ هەیە زیاتری پێ بدە؟ ستەرەکان وتیان سەردار پەس جانەوانە؟ بەڵێ کاکە سەیرێکی ئەوەش بکە. ئەوە دۆ بکڕم. کاکە جەنگیز حەقیەتی. ئەمە چەند هەشانی خوشکەکەمەوەی کەسی تر نییە. من چاوم لەو شتە گرانانە نییە. گەیشتینە 350,000 لیرە. ئەو خرخاڵە گرانبەهایە بە 350,000 دەفرۆشم. جەنگیز ئەو تۆ چی دەکەی؟ من نامەوێ. هیچ ناکەم دەمەوێ بیکڕم. بیفرۆشم؟ بیفرۆشم؟ فرۆشتت فرۆشتت. هاوبەش هەندێک قەرزم پێ دەدەی وانە؟ 325,000 لیرە. بەڕێزێک لە ڕێی تەلەفۆنەوە 325,000 لیرەی پێدا. تەلەفۆنی چی کوڕە بەڕێزی چی؟ ژمارە 497,000 لیرەی پێدا. جەنگیز هەم ئەو پارێت نییە و هەم زیاتریش دەکە. هاوبەش بەم کارە هەموو شتێک چاک دەکەمەوە. ئەیشان دەیەوێتن زۆری حەز دەیە. 450,000 لیرە. دەیفرۆشمە مشتریەکەی ناو تەلەفۆن بە 450,000 لیرە. چی بکەم؟ خۆ نەتوانێ هەموو شتێک وەرز بێنی هاوبەش. بیفرۆشم؟ دەیفرۆشم؟ ئەیشان گەرە ڕۆژە بەهاتایە لەگەڵ من داهاتی؟ قەت ناتوانێت بیزانی. فرۆشرا! خرخاڵەکەمان بە 450,000 لیرە فرۆشتا و مشتریە بە ڕێزەی لە ڕێی تەلەفۆنەوە بەشداری کرد و پیرۆزە! لەوانەیە مشتری زیاتر پێویستی پێ بوو. دنیامان بەسەوەتی وەدار و خەت کەسی هێشتا نەمردووە. بیدۆزۆ کوڕم پانیکەوە. دەی جارێ بڕۆ ناو ئۆتۆمبیلەکە. کە دۆزیمەوە بهێن مەلات تا خۆت بە گازەکە بیبڕی ها؟ بۆ کوڕم تۆ تا ئێستا لەگەڵ ئەلیگاسی قسە دەکەی ها؟ ئێستا تۆ چی کاکە؟ کوڕی خۆم خاوەنی نوێی قومارخانە گەورەم عەلیم. بڕۆ بۆ چێ کاکە؟ بەس لێ خوڕە بە هەر شوێک بی لێ خوڕە. باشە کاکە. هاوبەش نەتێش لەو شتە بکڕم. نەمتوانێ شتە بکڕم بۆ ئەیشان کە حەزی لێ بوو. ئینجا چییە؟ ئەی شەڕ نێواتەن تەواو نەبوو جەنگیز؟ کاکە هەفتەیەکە کچە وەکو سەوەڵە لەگەڵم. ئەزال من دڵی ئەو کچە دەناسم. هەرچی بکەم نابێ. وتم بڕۆ نابێ. وتم مەڕۆ لێی پاڕامەوە نابێ. وەک بڵێ خەریکە لە دەستی بدەم بڕوە. یعنی گەردە نەخۆشی بێ قەینا بەڵام کێشەوەی حسابم بۆ ناکە ئەو مشکلەکەیە. دە ڕێگایەکم نیشان دەدەی. ڕێگایەک وای لێ بکەن ڕووی دەموچاوی ڕوو لە منکە ها؟ نیگەران مەبە.